سەبارەت بە پێویستی یەکگرتووی بەردەوامی کۆمەڵانی خەڵکی هاوچارەنووس. ڕۆژی شەممە 2 خاکەلێوەی 1404 بە بیانی بۆنەیەکی ئاینی تایبەتی شیعە، کۆمەڵێک لە خەڵکی تورکزمانی شاری ورمێ بە پێی بانگەوازی مەلایەکی شیعە کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەی کە دەیتوانی چالاکیەکی ئاسایی و ساڵانەی پەیڕەوانی ئەم ئاینیە بێت، بە شێوەیەکی ئاگاهانە لەلایەن ناسیۆنالیستە پانتورکەکانەوە کرایە ئامرازێک بۆ دروستکردنی ناکۆکی و دووبەرەکی لە نێوان خەڵکی کورد و تورکی ورمێ، وەک هەمیشە بە چاوپۆشی و تەنانەت هاوکاری ناوەندامنیەکانی کۆماری ئیسلامی و چەند کەسێک لە ئەندامانی شۆڕای شار و کۆمەڵێک کەسی دەمارگرژ و ئاتەش بە ئیختیاری کۆماری ئیسلامی کە بۆ خەڵکی ئێران ناسراویشن، بە پاس لە ناوچە جیاوازەکانی ئازەربایجانی ڕۆژاوەوە کۆکرابوونەوە و هێنرابوونە شوێنی کۆبوونەوەکە. ئەوان کە بە ژمارەیەکی زۆر خۆیان خەزاند بووە نێو جەماوەرەکە، بە پێی پلانێکی لە پێشدا داڕێژراو گۆپاڵ بەدەست دەستیان کرد بە دانی دروشم لە دژی خەڵکی کورد. 3 ڕۆژ پێشتر ژمارەیەکی زۆر لە خەڵکی کورد کە لە نێویاندا کۆمەڵێکی بەرچاو خەڵکی تورکزمانیش بەشدار بوون، ڕێوڕەسمێکی شکۆداری نەورۆزیان لە مەیدانی تیری ورمێ بەڕێوە برد. ئەو ڕێوڕەسمە نەورۆزیە کە هەڵپەڕکێ و گۆرانی و داگیرساندنی ئاگر و دەربڕینی شادی و خۆشی لە خۆگر بوو، لە کەشێکی ئارام و بە دوور لە هەر چەشنە دروشم و ئەکتێکی نەخوازراوی نەتەوەیی یان ئاینی بەڕێوە چوو. لەم نێوەندەدا پانتورکەکان کە لەلایەن ناوەندامنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە هاوکاری و پشتگیری دەکرێن، دەرفەتەکان بۆ داڕشتنی پلانێکی دزێ و مەترسیدار بە گونجاوزانی و هەوڵیاندا کە ئاڵۆزیەکی فیرقەیی و نەتەوەیی لە ئاستی شاردا دروست بکەن. بەڵام بەخۆشیەوە هەواڵەکان لە ورمێەوە ئاماژە بەوە دەکەن کە ئەم پیلانە بە وشیاری جەماوەری تورک و کوردی ئەم شارە پوچەڵ کراوەتەوە. ورمێ لە مێژە شارێکی فرەنەتەوە بووە و خەڵکی کورد و تورک و ئەرمەنی، پەیڕەوانی شیعە و سوننی و مەسیحی بەردەوام لە پەنای یەکتردا بە ئاشتی ژیاون. لە شۆڕشی ژن ژیان ئازادیشدا پێکەوە بوون. ئەوان خەڵکێکی هاوچارە نووسن کە کۆماری ئیسلامی بە پێشێلکاری مافە سەرەتاییەکانی خۆیان دەزانن. کۆماری ئیسلامی بە شێوازی جۆراوجۆر هەوڵ دەدات ئەم یەکگرتوویە تێک بدات. سەدان ساڵە خەڵکی کوردزمان و تورکزمان لە دراوسێتی یەکتردا ژیاون. لە چیاکانی ڕۆژاوە تا دەشتەکانی ئازەربایجان ئەم پێکەوە ژیانە نەک هەر نیشاندەری کارلێکی کولتوری، زمانی و کۆمەڵایەتیە، بەڵکو بەڵگەیەکە لەسەر توانایی کۆمەڵگە جیاوازەکان بە پێیشناسی هاوبەشی مرۆڤایەتی بۆ دروستکردنی داهاتوویەکی هاوبەش. بەڵام بەم حاڵەشەوە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا لەلایەن کۆماری ئیسلامی و کۆنەپەرستانی خۆجێی کورد و تورکەوە هەوڵێکی زۆر دراوە بۆ تێکدانی ئەم پەیوەندیە دێرینێ. ناوچەکانی ڕۆژاوە و باکووری ڕۆژاوای ئێران لە ورمێ و نەغەدەوە تا میاندوا و بەستێنی یەکگرتوویەکی قوڵی نێوان کورد و تورکن. لەم ناوچانەدا جیاوازیە زمانی و ئاینیەکان نەک وەک بەربەست، بەڵکو وەک دەرفەتێک بۆ دەوڵەمەندی کولتوری ڕۆڵیان گێڕاوە. پەیوەندی ئابووری و بەشداریکردن لە جەژن و ڕێوڕەسمە خۆجێیەکان نیشاندەری ئاستی بەرزی متمانە لە نێوان هەردوو بەشی ئەم خەڵکەدایە، بە تایبەتی لە شارەکانی وەک ورمێ بنەماڵەکانی کورد و تورک چەندین دەیە بە پێکهێنانی پەیوەندی خزمایەتی شوناسی خۆیان سەر لە نوێ لە چوارچێوەیەکی بەدەر لە نەتەوەیی پێناسە کردوتەوە. ئەم ڕاستیە بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە لەسەر هەڵەبوونی ئەو لێدوان و ڕوایەتە توندڕەوانەی کە ناکۆکیەکان بە پرسێکی بنەڕەتی و چارە هەڵنەگر دەزانن. کۆماری ئیسلامی ئێران بە پەیڕەوی لە سیاسەتی کۆلۆنیالی ناسراوی ناکۆکی
بنێوە و حکوومەت بکە بە سیاسەتە جیاکاریەکانی خۆی بە ئانقەس گرژی و ناکۆکی نەتەوەیی زیاتر پەرەپێداوە. لەلایەکی ترەوە حکوومەتەکانی تورکیە و ئازەربایجان بە سوودوەرگرتن لە لێدوان و ڕەوایەتی پانتورکیزم هەوڵ دەدەن ناسنامەی تورکەکانی ئێران بکەنە ئامرازێک بۆ کاریگەری ژێوپۆلیتیکی خۆیان لە ناوشەکەدا. نابێت ئەوەش لەبیر بکەین کە گروپ و لایەنە ناسیۆنالیستەکانی کوردیش بەو پەڕی کورتبینی و بە پێی بەرژەوەندی بەرتەسکی خۆیان لە هەندێک حاڵەتدا ئاگری ئەم ناکۆکیانەیان باوەشێن کردووە. دانیشتوانی کورد و تورکی ئێران سەرەڕای جیاوازیە زمانیەکان هەردووکیان لە زمرەی قوربانیانی سیستمێکی سەرکوتگرن. ئابووری لاواز، نایەکسانی لە گەشەپێدانی ژێرخان، کۆسپ و لەمپەرە کولتوریەکان و پێشێلکرانی مافەکانی هاوڵاتی بوونیان لە زمرەی ئەو بربەستانان کە هەردوو لەگەڵیدا بەرەوڕوون. بۆ نمونە بێکاری گەنجان لە شارە کوردنشین و تورک زمانەکاندا وەک یەک لە ئاستی قەیراندایە. ئاخێزی شۆڕشکێڕانی ژن ژیان ئازادی نمونەیەکی بەرچاوی هاوپشتی خەباتکارانەی کۆمەڵانی خەڵکی خاوەن شناس و ناسنامەی جیاواز بوو. ئاخێزی خەزەڵوەری 98 کە تەقینەوەی ڕق و تووڕەیی پنگ خواردووی جەماوەر بوو لە دژی هەژاری و دیکتاتۆری سنوورە نەتەویەکانی تێپەڕن. ئەم ڕاستیانە دەیسەلمێنن کە یەکگرتووی خەڵکی کورد و تورک نەک هەڵبژاردەیەک بەڵکو پێویستیەکی استراتیژیە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕەگ و ڕیشەی هاوبەشی ئەو ستەمانەی کە بەرامبەر بە دوو نەتەوە بەڕێوە دەچێت. بە پشبەستن بە هاوپشتی و هاوخەباتی مرۆڤە هاوچارە نووسەکان دەبێت دژ بە سیاسەتی پیلانگێڕی و دووبەرەکی نانەوە ڕابوەستین. پێویستە پرۆپاگەندەی ژەهراوی گروپە ناکۆکی خوازەکانی سەر بە هەردوو لایەن بە بەهێزکردنی وتاری هاوبەش پوچەڵ و ڕسوا بکرێنەوە. لەو شار و ناوچانەی کە خەڵکی کورد و تورک لە پەنای یەکتردا دەژین دەبێت هەوڵی دروستکردنی ناوەند و دامەزراوە فرەنەتەوەیەکان بدرێت بە مەبەستی چارەسەرکردنی کێشە خۆجەیەکان. پێویستە کرێکارانی کورد و تورک هاوپشتی و هاوخەباتی خۆیان لە ڕێکخراوە چینایەتیەکاندا پتەوتر بکەن. ژنان کە لە هەردوو لە بە یەک ئەندازە ستەمی پیا و سالاری و سیستمی کۆنەپەرستی حاکم لە سەرشانیان قورسایی دەکات دەبێ بۆ ڕزگاربوون لەم ستەمە کارە ساتبارە دەستە ناو دەستی یەکتر بنێن. ئەو خەڵکەی کە لە هەردوو لە ئازاری ستەمی نەتەوەیی دەچێژن نەک هەر نابێت ببنە یاری دەستی دوژمنە هاوبەشەکانیان بەڵکو بە پشبەستن بە خاڵە هاوبەشەکانیان سەنگەرێکی هاوبەش لە بەرامبەر دیکتاتۆری و کۆنەپەرستیدا دابمەزرێنن. تەنیا لەمڕۆیە کە دەکرێت دڵخۆش بە داهاتوویەک بین کە تێیدا جیاوازیەکان نەک وەک هەڕەشە بەڵکو وەک دەرفەت چاوی لێ بکرێت.